سڵاوتان لێبێت بەڕێزان. بێگومان زۆر خوێندکار بە تایبەت خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی دوو دڵن و نازانن چۆنی پلانێکی ڕۆژانی باشیان هەبێت. یان وا دەزانن ئەگەر خشتە دانانی هاوڕێیەکیان ببینن بۆ هاوڕێکی بەسوودا وا دەزانن هەمان خشتی ڕۆژانە بۆ ئەمیش بەسوود دەبێت. ئەگەر پێڕەوی کرد بەڵام لەگەڵیدا نەگونجا ئەوە وا دەزانێت کەوا خۆی تەمەڵە و هیچ شتێک بۆ ئەو ناگونجێت. بەڵام ئەم بیرکردنەوەیە بە تەواوەتی هەڵەیە بۆی باشترین ڕێگا ئەوەیە هەرێک لە ئێمە خاوەنی خشتێکی ڕۆژانی سعیکردنی تایبەت بە خۆمان بین و لەگەڵماندا بگونجێت و جیاواز بێ لە هی هاوڕێکانمان ئەگەر دەتەوێت بزانیت کە باشترین ڕێگا چییە کە بتوانیت خۆت خشتی ڕۆژانی تایبەت بە خۆتدا بنیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربن. سەرەتا دەڵێن بۆ ئەوەی خشتێکی سعیکردنی تایبەت بە خۆ دروست بکەیت پێویستت بە دوو ڕێگا دەبێت. یەکەم، خۆت بناسە. چۆن خۆم بناسم؟ واتە بزانە توانای تۆ چەندە بۆ سعیکردن، واتە بە چەند خولەک دەتوانیت بابەتێکی دیاریکراو بخوێنیت و لەبیری نەکەیت. ئەم خاڵە کاریگەریەکی گرنگ لەسەر شێوازی خشتەدانانتدا دەنێت. پێویستە باشترین کاتی سعیکردنت بزانی، واتە بزانە چ کاتێک لەو پڕی وزە و چالاکی دایت و مێشکت سافە و دەتوانی زانیاری وەربگری و چ کاتێک دەتوانێت لە بابەتێک تێبگەیت و بە باشی لەبەری بکەیت. ئایا ئەو کاتە بەیانیانە یان دوانی وەڕوانە یاخود شەوانە؟ ڕێگای دووهەم، وانەکەت بناسە. جێبەجێکردنی ئەم خاڵە لە سەرەتای دەستپێکردنی خوێندندا دەبێت بە نزیکەی، واتە کاتێک کتێب وەردەگریت، کاتێک هەفتەی یەکەمی خوێندندان خوێنیت قورسی و ئاسانی بابەتەکانت بۆ دەردەکەوێت، واتە دەزانیت چوانێک زۆر قورسە و چوانێک کەمتر قورسە و چوانێک زۆر ئاسانە. بۆ نمونە دەڵێت وانەی بیرکاری زۆر قورسە، بەمەش پێویستی بە کاتژمێری زیاتر دەبێت بۆ سعیکردن. پاشان دەڵێ وانەی ئابووری یانیش فیزیا مام ناوەندە، نە زۆر قورسە و نە ئاسانیشە، بەمەش کاتێکی دیاریکرای بۆ دادەنی بۆ سعیکردن. پاشان بۆ نمونە وانەیە کوردی زۆر ئاسانە، بەمەش کاتێکی زۆر کەمی بۆ دادەنی بۆ سعیکردن. ئەو کاتە زۆری دەیدەیت بەوانە ئاسانەکان بەسەر وانە قورسەکاندادا بەشی بکە. هەر بۆیە لەسەر پارچەکە غەزێک ناوی وانەکان بنووسە و لە تەنیشتیاندا بەپێی قورسیان پلەبەندیان بۆ بکە. پێویستە بڵین تۆ کاتێک خشتە بۆ سعیکردندا دەنێت دەبێت بزانیت کە پێویستە خشتەی پێش خوێندن و دوای خوێندنیشدا بنیت. ئێستا کاتی دانانی خشتەکەمانە. سەرەتا پێویستە دەفتەرێکی تایبەت بە پلاندانانت هەبێت بۆ ڕۆژانە. پاشان هەر ڕۆژێک لەسەری خشتێک دروست بکە وەک ئەوەی لە ڤیدیۆکەدا دەردەکەوێت. بیکە بە 3 بەشەوە، لە بەشی یەکەمدا ڕۆژەکانی هەفتەی لەسەر بنووسە و لە بەشی دووهەمی خشتەکەدا لەسەری بنووسە پێش دەوام کە لە پێش نوێژی بەیانی دەست پێ دەکات تا ئەو کاتی دەچیت بۆ قوتابخانە. ڕەنگە بڵێیت جا بۆچی ئەو نەزوو هەستین لە خەو؟ سعیکردن لەو کاتەدا چ سوودێکی هەیە؟ بەڵام زانن مێشک و جەستەی مرۆڤ لە بەیانیاندا و بە تایبەتیش لە دوای نوێژی بەیانیاندا لەو پڕی وزە و چالاکیدایە بۆ وەرگرتنی زانیاری بە بەراورد بە کاتەکانی دیکە. بۆی ئەگەر ڕانەهاتون زوو هەستن لە خەو ئەوە خۆتان وەڕابێنن کەوا بەیانیان زوو لە خەو هەڵبستن، چونکە ئەم کاتە واتە لە کاتژمێر 4 بەیانی بۆ کاتژمێر 7 بەیانی پێدەگوترێت کاتی ئاڵتوونی هەرگیز نابێت لە دەستی بدەن، چ بۆ خوێندن چ بۆ کاروباری تایبەت بە خۆتان. بۆیە لەم کاتە ئاڵتوونیەدا هەوڵ بدەن تەنها وانە زۆر قورسەکان بخوێنن کە دەزانن مێشکێکی ساف و چالاکی دەوێت. بەڵام بزانن وەگوتمان ئەگەر بەیانیان بن ئەوە نزیکەی 2 بۆ 3 کاتژمێرتان دەبێت تا کاتی قوتابخانە. ئایا هەموو کاتەکە سعی بکەم؟ بێگومان نەخێر، زۆر هەڵەیت ئەگەر بێت و وا بکەیتەوە کە بەبێ پشودان و بە بەرداوامی سعی بکەیت. پرسیار دەکەن ئەی باشە چی بکەم لە ماوەیەدا؟ بێگومان باشترین شێوازی سعیکردن بریتە لە خوێندنی 25 خولەک و پاشان 5 خولەک پشودان کە بە هەمووی دەکاتە نیو کاتژمێر پشوو ئەگەر بێت و بەیانیان بن. لەو ماوەیەدا شتێک بخۆن، قاوەیەکی تاڵ بێت، میوە بێت، هەر شتێک کە حەستان لێبێت. پاشان 10 بۆ 15 خولەک وەرزش بکەن پێش دەستپێکردنی سعی. ئەگەر خەویشتان هات ئەوە خەوتان دەزرێنێت و خەواڵوو نابن. و لەو نیو کاتژمێری تر کەوا ئاماژەمان پێدا لە نێوان پشووی کاتی سعیکردنەکانتدا دەتوانیت هەناسێکی پاک لە باڵەکۆنەکەتان یاخود لە حوشەکەتان یانیش لە سەربانی ماڵتاندا هەڵمژن، یاخود خۆتان بە ئاوێکی شیلەتن یانیش سارد بشۆن. بە هەموو شێوەیەک دوور بکەونەوە لە ئینتەرنێت مەگەر وانەیەکت پێویست بکات کەوا سێری ڤیدیۆ بکەیت و زانیاری زیاتری لەسەر وەربگری. تۆڕە کۆمەڵاتەکانی تری وەکو سناپچات و ئینستاگرام و فەیسبوک تەنها کاتەکانت دەکوژن. ئەگەر بڵیت 5 خولەک بەکاریان دێنم ئەوە ئەو 5 خولەکە دەبێت بە نیو کاتژمێر. بۆیە ئەگەر هەر بەکارت هێنان لە کاتە ئەڵتوونیەکاندا بەکاری مەهێنا، باوزەکەت لە ناو نەبن. لە بەشی 3 هەمدا لە خشتەکەدا بنووسن دوای دەوام، واتە ئەو کاتی لە قوتابخانە دەگەڕیتەوە.
بێگومان لەم کاتەدا هەمومان دەزانین زۆر هیلاکین و تااقەتی سعیکردنمان نابێت، بۆیە لەو ماوەیەدا سەرەتا پشووەکی کردووە دەگرین و گەرماوێک دەکەین و پاشان نوێژەکانمان دەکەین و نانێک دەخۆین، بەڵام وریابن ڕاستەوخۆ لە دوای نان خواردن هەرگیز سعی ناکەن. بەلایەنی کەمەوە 20 خولێک لە پاش نان خواردن دەستکەن بە سعیکردن. دەتوانین لەو ماوەیەدا ئەو کارانە بکەیت کەوا ئاماژەمان پێدا. پاشان دەگەڕینەوە سەر خشتەکەمان و پێویستە سعی بکەین. ئەی لە خشتی دوای قوتابخانەی بنووسم کات دادەنین بۆ ئەم 5 خاڵە. یەکەم، پێداچوونەوە بەوانەکانی ئەمڕۆدا کە خوێندووتە وە کاتێکی زۆری مەدەرێ. دووهەم، شیکارکردنی پرسیارەکانی کە مامۆستا بە واجب دەتانداتێ. سێهەم، دانانی پلان و خشتێک بۆ ڕۆژی دواتر. چوارەم، دانانی کاتێک بۆ سعیکردن بۆ وانەکانی بەیانیت. پێنجەم، دانانی کاتێکی زۆر کەم بۆ خۆ ئامادەکردن بۆ وانەی نوێ، واتە بێگومان پاش ئەوەی بۆ بەیانی مامۆستاکەتان ئەو بابەتی خوێند کە سعی تێدا کرد دەچێتە سەر بابەتێکی نوێ. بۆیە تا بەلاتانەوانە نوێەکە نامۆنە بێت سەرەتا لە ماڵەوە 5 بۆ 10 خولەک چاوێکی پێدا بخشێنە و بە هیچ شێوەیەک لە زۆری خاڵەکان مەترسن. سەرەتا پشت بەخوای گەورە بەستن، پاشان ئەوەی گرنگەکە بیکەن بریتە لە ڕێخستنی کاتەکانتان بە شێوەیەکی باش کە بۆ ئێوە گونجاو بێت. لە دوای هاتنەوەت لە قوتابخان و لە دوای پشوەکەت کاتێک دەستت کرد بە سعی ئەوا سەرەتا پیاچوونەوە بەوانە کۆنەکانت بکە کە ئەو ڕۆژە خوێندووتە. پاشان لەوانە ئاسانەکانەوە دەست پێ بکە بۆ سعیکردن بە پێچەوانەی بەیانیانەوە کە پێویستە لەوانەی قورسە و دەست پێ بکەیت. یاخود وانە قورسەکان بخوێنیت بەیانیان، چونکە وەکو باوە ئێوارانیانی شەوان و زەمان کەمترە، تااقەتی سعیکردنمان زۆر نییە. ئەگەر ڕاستەوخۆ لەوانەی قورس و ئاڵۆزەکان و دەستمان پێکرد ئەوە زەمان کەم دەبێتەوە بۆ سعیکردن بۆ وانەکانی دیکە. ئەگەر بەیانیان بیت لە دوای قوتابخانە نزیکەی 8 کاتژمێرت هەیە هەتا کاتژمێر 10 شەو. لەو 8 کاتژمێرەدا هەوڵ بدا زۆر بە باشی سعی بکەیت و فریای شتە تایبەتەکانی خۆشت بکەویت و بەیانیەکەشی 2 بۆ 3 کاتژمێرت دەبێت تا کاتی قوتابخانە، و ئەگەر نیوە ڕوان بیت نزیکەی 4 کاتژمێرت دەبێت هەتا کاتژمێر 10 شەو. لەو ماوەیەدا هەوڵ بدا پێداچوونەوە بەوانەکانی پێشت بکەیت و ئەو واجبانە شیکار بکەیت کەوا مامۆستاکەت دەداتێ و بەیانیەکەی تا کاتی قوتابخانە. ئەگە زوو هەستی نزیکەی 5 بۆ 6 کاتژمێرت دەبێت لەو ماوەیەدا وەکو ئاماژەمان پێدا. سعی وانە قورس و ئاڵۆزەکان بکە یان ئەوانانی کە پێویستی بە تەرکیزێکی زۆرە. ئایا لە پاشدانانی خشتی ڕۆژانە باشتر وایە چی بکەم؟ باشتر وایە خشتەکەت پیشانی خزانەکەت بیت بۆ ئەوەی یارمەتی دەرت بن و هاوکات هەندەرت بن. ئەگە پیشانیان بدەیت ئەوە وا تێدەگەن کەوا تۆ جددیت و دەتەوێت نمرێکی بەرز بەدەست بێنی. پێویستە کە خشتەکە دانا بە جوانی و ڕێکوپێکی پێڕەوی بکەیت، نەک خشتە دابنێت و هیچی پێڕەو نەکەیت. یان بۆ نمونە تۆ لە سەرەتای خشتەکە و نووسیوتە کە هاتیتەوە لە قوتابخانە ڕاستەوخۆ پشوو دەدەیت، بەڵام ئەگەر بیتەوە ڕاستەوخۆ دەستەکی بە سعیکردن و بڵێیت دواتر بۆ پشوو دادەنێم. هەر بۆیە پێویستە وەرای ئەم خاڵە بیت، زۆر بە جوانی خشتەکە پێڕەو بکە. دانانی خشتی باش پێویستی بەویستی و ئیرادەیەکی باش هەیە. ئەگەر بە پێی پلان ناڕیت بەڕێوە ئەوە شتێکی باش ناکەیت لە ڕاستیدا. ئەگەر خوێندکاری ناوەندی و ئامادەیت یانیش خوێندکاری زانکۆ و ماستەر و دکتۆرا بیت، تەنانەت ئەگەر خوێندنیشت تەواو کردبێت یانیش نەخوێنیت پێویستە پلانی ڕۆژانت هەبێت. بۆیە هەوڵ بدا زوو بخەویت و زوو لە خەو هەڵبستی. لە کۆتاییدا هاوڕێتی کەسێکی باش و جددی بکە و پێکەوە مشتومەڕ لەسەر پلان و خشتەکانتان بکەن. هەمیشە با هەندەر یەکتر بن و بیرۆکی باش بەیەک بڵێن و زانیاریەکانتان بێکەوە ئاڵوگۆڕ بکەن. ئێستا ژنۆری تۆیە کەوا دەفتەرێک بێنیت و پلانەکانت لە ئێستاوا دابنێ. بە هیچ شێوەیە کاتەکانتان بە فێڕۆ مەدەن.